قۆناغی دووەمی پرۆژەی گەنج و کشتوکاڵ کە لەلایەن بەشی گەنجانی نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەتەوە سەرپەرشتی دەکرێت بەردەوامی هەیە. ئەم پرۆژەیە لە 25ەوە کاری تێدا دەکرێت و چەندین زۆر بەرهەمی لەلایەن خوێندکارانەوە تێدا چێندراوە. دیارە پرۆژەی گەنج و کشتوکاڵ ئەمە قۆناغی دووەمێتی پێشتر لە ساڵی پار لە سنووری بڵین قەزای مرکزی سلێمانی ئەمە توانیمان 3 شوێن دیاری بکەین. خۆشبەختانە فراوان بوو مە قۆناغی دووەمێتی و ئێستا 3 پارێزگای کوردستانی گرتوێتەوە. دیارە خۆی پرۆژەی گەنج و کشتوکاڵ ئەو فەندە یاخود لە ڕووە دارایەکەیەوە لەلایەن نووسینگەی گەنجانی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتەوەیە لە ئۆفیسەکەیەوە فەندەکرێت. لە پرۆژەیەکی تایبەتە بەرهەماتوە لە پرۆژەیەکی فێرکاریە خوێنکار پێگەێنێ ئەبێ وەک خوێنکارەکان پاک بن ئەم پرۆژەیە و لە هەمان کاتا ئێمە لەسەر پاکوخاوێنی پرۆژەکەیەوە سەیری کە کامێرەکە پاکوخاوێنی پرۆژەکەیش هەڵسەنگاندنە لەسەر هەماهەنگی دەستگاکەی وەکو زانکۆی سەلاحەدین بۆ ئەم پرۆژەیە بۆ خوێنکارەکانی چەندی هەماهەنگن بۆیان ئەمانە هەموو ئەم هەڵسەنگاندانە ئەەکەین لە بارەی ڕشتنی قڕکەرەکانەوە ئێمە ئەوە زۆر گرنگی پێدەین بۆ ئەوەی ئەو خوێنکارانە کە چوونە دەرەوە لەم پرۆژەیە بزانن چ مۆبیلێک بە جوتیارانە لەم بڕژێن یەکێ لەوانە کە ئەفێر بوون ئەبێ هیچ جۆرە قڕکەرێک لە سەرانسەری کوردستانە ئەمانە مەنعی بکەن جارێکتر نەڕژێ. لەم پرۆژەیەدا 20 خوێندکاری پەیمانگا و کۆلیژی کشتوکاڵی زانکۆی سلاحەدین تێدا بەشدارن و ڕۆژانە کار لەم پرۆژەیە دەکەن. لە 80 داهاتی پرۆژەکەش بۆ ئەو خوێندکارانەیە. ئەو پرۆژەیە پێکدێ لە 6 مەحسوولکە لە هەولێر و هەڵەبجە و خەبات و کەرکووک پێک و دەستمان پێکردێ پرۆژەکە. 6 مەحسوولەکە فاسوولیا بوو، خیار بوو، شفتی بوو، لەگەر کودی و گندۆرەش بوون. بەڕاستی سوودی زۆری هەیە وەروەها ئەو قسەی ڕەت دەکەینەوە کە دەڵێن گەنجانیمە هیچیان پێ ناکرێتن بەعکسەوە ئەگەر هاتو پاڵپشتیەک هەبیتن ئەوە زۆر بەباشی دەتوانین پەرە بە هەر کەسە و هەر گەنجە و پەرە بە بواری خۆی بدە. ئێمە وەکو کشتوکاڵی پەرە بە کشتوکاڵ دەدەین و بۆ پەرە بێدانی زیاتر بە کەرتی کشتوکاڵی پێویستمان بەوە پاڵپشتیە پێویستمان بە پرۆژەی وایە لەوەی زیاتر گەشە بکاتن و بینی کیمیاویەکان کەمیەی بەکارهێنانی زۆری ئەو شەریکەیە کە دروستی دەکا ئەوە زۆر گرنگە کە بزان کامە شەریکە زیاتر معروفە لە جیهاندا زیاتر تەرکیز بکەنە سەر شەریکانە پێکاتەی ئەو ماوادانە کە تێیدایە بە شێوەی هاڕەمەچی بەکارهێنن. سەبارەت بە قڕکەرەکانیش قڕکەرەکان دەبێ بیزانن کامە قڕکەر بۆ نەباتاتی جوانکاری بەکاردێ کامەی بۆ مەحاسل حەقلی دانەوێڵە بەکاردێ کامەی بۆ سەوزەوات بەکاردێ. بێگومانەوانەیە کە لێرە زیاد تەرکیزمانە سەوزەواتە ئەو سەوزەواتانە پێویستە لەسەر لۆگۆی مەوادەکاندا هەیە نابێت لە 3 ڕۆژ مودەی مانەوەکەی زیاتر بێ. لە ئێستادا بەرهەمەکانی ئەم پرۆژەیە لە قۆناغی پێگەیشتندان و ڕۆژانە خواستێکی زۆری لەسرە بۆی سەلامەتی و تەندروستی لە بەرهەمێنانیدا کە بە شێوەیەکی پرۆفیشناڵ و تەندروست بەرهەمەکان چێندراون و دوور لە ماوەدە کیمیاویە زیانبەخشەکان. بەردەوامی پرۆژەی گەنجی کشتوکاڵ کە لەلایەن بەشی گەنجانی نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەتەوە بەردەوامی هەیە لەلایەک ئاشناکردنی کشتوکاڵە بە گەنجان و لەلایەکی دریشەوە ئاسایشی خۆراک بۆ دانیشتوان فەرەهەم دەکات. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.